بێتۆم کاتتان باش بینەرانی شارپرس دیارە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا کە ڕۆژی 22 مانگی ڕابردوو بەڕێوەچوو تێدا بڕیاردرا بە ڕێژەی کەمکردنەوەی ڕێژەی لە 120 کارتەکانی پڕکردنەوەی باڵانس و لە ناوەڕاستی مانگی ڕابردوودا هەیە میاسڕی وەزیری پەیوەندیەکانی عێراق ڕایگەیاند کە بڕیاری کەمکردنەوەی کارتەکانی پڕکردنەوەی باڵانس لە 1/12 واتە ئەمڕۆ کاری پێدەکرێت و پێویستە جێبەجێ بکرێت. دیارە ئەمڕۆ تام ئەم دقەی کە من قسە بۆ ئێوە دەکەم لە یەکێک لە بازاڕەکانی شاری سلێمانی پێشتر کۆمەڵێک لە فرۆشیار و وەکیلەکانی کۆمپانیەکانی پەیوەندیکردنمان دواند و قسەمان لەگەڵ کردن و باسییان لەوە کرد کە ئەوان بڕیاری لە 120 یاخود کەمکردنەوەی لە 120 ڕێژەی لە 120 کارتەکانی پڕکردنەوەی باڵانسیان لە میدیاکان و سوۆشیال میدیاکان بیستەوە، بەڵام وەکو ڕێنمایی تا ئێستا لەلایەن وەکیل و کۆمپانیەکانی پەیوەندیکردنەوە ڕێنماییان پێ نەدراوە کە پێویستە بەم بڕیارە تازەیە یاخود بەم ڕێژەی کە لەسەر کارتی پڕکردنەوەی باڵانس لادراوە کە ڕێژەی لە 120 لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا یاخود لە بازاری شاری سلێمانیدا ئەوان پێویستە بەم نرخە تازەیە کارتەکانیان بفرۆشن. و لە هەمان کاتیژا دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە پەیوەندیمان بە وتەبێژی کۆمپانیای ئاسیاسیەڵەوە کرد، باسی لەوە کرد کە ئەوان لەمڕۆ لە بەرەبەیانی ئەمڕۆوە کاریان بەم بڕیارەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کردو لە سەرجەم بنکەکانی خۆیان یاخود بنکەکانی ئاسیاسیەڵیان لە هەرێمی کوردستان و عێراقدا ئاگادار کردوتەوە کە پێویستە پابەندی ئەم ڕێنمایە بن و لیژنەیان لە سەرجەم بنکەکانیان پێکێناوە کە بە دوواداچوون بۆ نرخی کارتی باڵانس پڕکردنەوەی باڵانسی ئاسیاسیەڵ وەکو کۆمپانی ئاسیاسیەڵ بە دوواداچوون دەکەن ئەگەر بێت و هەر فرۆشیارێک سەرپێچی لەمە بکات ڕوبەڕووی سزای یاسایی خۆی دەبێتەوە. دیارە بڕیاری زیادکردن یاخود زیادکردنی ڕێژەی لە 120 باج بۆ دەگرێتەوە کە لە ساڵی 2015 لە پێی یاسای بودجە بە ڕێژەی لە 120 باجی سەر کارتی مۆبایل و ئینتەرنێت لە عێراقدا زیاد کرا و لە یاسای بودجەدا جێگیر کرا و دیارە ئەمەش لە دەرچوونی ئەم بڕیارە لە کاتی دەرچوونی ئەم بڕیانە بەشێک لە هاوڵاتیان ناڕزاییان دەربڕیبەوەی کەمە جارێکی تر بارگرانیە لەسەر شانی هاوڵاتیان و لە کۆبوونەوەی ڕۆژی 22 مانگی ڕابردووەتە 22/11 ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا بە ڕێژەی یاخود بەلابردننی ئەم لە 120ەیە بۆ کارتی مۆبایل و ئینتەرنێت لە عێراقدا و تام لە حزەی من قسەتان بۆ دەکەم ئاماژەشم پێکرد ئەم بڕیارە لە هەرێمی کوردستان تا ئێستا جێبەجێ نەکراوە. بەشێک لە فرۆشیاران پێیان وایەکە ئەم بڕیارە پێشبینی دەکەن لە هەفتەی داهاتوو یاخود لە ڕۆژانی شەمە و یەکشەمە ڕێنمایان بۆ بێت و